پێنج هەڵەی باو لە ڕەمەزانە کە دڵنیام تۆش ئەیانکەیت. سڵاوتان لێبێ. من دکتۆر هاوکارم، ئەمەش بەرنامەی ڕۆژووزانە. هەڵەی یەکەم و باوترینیان وازێنانە لە پارشێو. وازێنان لە پارشێو تەنها برسێتی نییە، بەڵکو بریتە لە دابەزینی شەکری خوێن و بەرزبوونەوەی هۆرمۆنی سترێس و قەلەقی کە بریتە لە کۆرتیزۆڵ. ئەمەش وات لەیەکە بە درێژایی ڕۆژەکە بێهێز و بێتاقەت و تووڕەبیت و تەرکیزت نەمێنێ. هەڵەی دووەمیان بریتە لە هەڵەکردن لە بەربانگە. لە بەربانگە زۆرخۆری مەکە، پەلەپەل مەکە، بەربانگکردنەوە بە شیرینیەکان و شەربەتە دەستکردەکان ئەبێتە هۆی بەرزبوونەوەی خێرای شەکری خوێن. ئەمەش واکات لە دوای ناخواردن سرت گێشت بخوا و هەست بە ماندوێتی بکەیت. بۆچی؟ لەبەر ئەوەی خوێنێکی زۆرە چێ بۆ گەدەت و مێشکت خوێنی کەمتر بۆ ئەچێت. لەبەری ئەمە بە سێ دەنە خورما ڕۆژەکەت بشکێنە، بڕێک ئاو بخۆرەوە و لە دوای نوێژ نانەکەت بخۆ، نیوەکەش هەڵگرە بۆ دوای تەراویح. سێم ئاو خواردنەوەی هەڵە. لەبەرەوەی لە ڕۆژدا ئاو ناخۆیتەوە تووشی سەرگێش خواردن و قەبزی ئەبیت و هەندێک جار ڕەنگی میزی شەگۆڕێ کە ئەمانە هەمووی نیشانەی وشک بوونەوەیە. بۆیە پێویستە ئەم بڕە لە بینی بەربانگ بۆ پارشێو قەرەبوو بکەیتەوە. لە بینی بەربانگ بۆ پارشێو 8 تا 10 پەرداخ ئاو بخۆرەوە هەر سەری سەعاتێک پەرداخێک. چوارەم چاو قاو و جگەرە دوای ڕۆژوشکاندن یان ڕاستەوخۆ دوای بەربانگ. ئەمە شەبێتە هۆی دڵە کزێ و دڵە کوتێ و ناڕەحەتی لە شەوە. جگەل لەوەی ڕێگرن لە هەڵمژینی ڤیتامین و کانزاکان تووشی هەڵی پێنجەمیشمانەکەن کە بریتە لە تێکچوونی خەو و خەوزڕان. خەو گرنگترین پرۆسەی ئیسراحەتە بۆ مرۆڤ، بۆیە پێویستە کات هەموو شەوێک لانی کەم 7 بۆ 8 کاتژمێر بخەویت. ئاساییە ئەگەر نەتوانی لە شەوێکە 7 کاتژمێر بخەوی، کاتژمێرێکیان لە ڕۆژ ئاتوانی قەرەبوو بکەیتەوە. بۆ وردەکاری زیاتر لەسەر خەو و تێکچوونی خەو لەم ڤیدیۆی باسمان کردووە. هەر تەندروست بن.